بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق زۆر نزیک بۆتەوە بە جۆرێک بە پێی بڕیاری کۆمیسیۆن هەشتی ئەم مانگە دەنگدانی هێزە ئەمنیەکان دەنگدانی تایبەت بەڕێوەدەچێت و لە دەیدەش دەنگدانی گشتی بەڕێوەدەچێت بە پێی وتەی سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقیش بێت ئامادەکاری پێویستیان کردووە بۆ ڕێگری لە تەزویر و سەرجەم ئامادەکاریەکانی دیکەش تەواو بوون. لە بەرنامی ئەمڕۆ باز لە شێوازی دەنگدان هەروەها ئامادەکاریەکانی کۆمیسیۆن چۆنەتی ڕێگری لە ساختەکاری و تەزویر دەکەین لەگەڵمان. وادەی هەڵبژاردنەکانی پێشوەختەی عێراق زۆر نزیک بووەتەوە. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی ئامادەکاری تەواوی بۆ پرۆسەکە کردووە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوەنیدا جەلیل عەدنان سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند ئامادەکاری تەواویان کردووە و هیوادارن زۆرترین دەنگ دەربەشداری هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمان بکەن. سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان وتیشی هەڵبژاردنەکە لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە چاودێری دەکرێت و لە ئێستاشدا 112 چاودێری نێودەوڵەتیش گەیشتونەتە عێراق و 640 ڕۆژنامە نووس و نوێنەری کەناڵە بیانیەکانیش هەڵبژاردنەکە ڕووماڵ دەکەن. جەلیل عەدنان سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان داواشی لە خەڵک کرد بایکۆت نەکەن و بچنە سەر سندوقەکانی دەنگدان و داهاتووی خۆیان دیاری بکەن. دەربارەی ساختەکاری هەڵبژاردنەکانیش سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دەڵێت ڕێکاری پێویستیان بۆ ڕێگری لە تەزویر گرتووەتە بەر و ئامێرەکانی دەنگدانیش هیچ مەجالێکی یاکردنیان نییە. بەهۆی سەرپێچیەوە 12 کاندید لە پرۆسەی هەڵبژاردن دوور خراونەتەوە. بەپێی بڕیاری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ڕۆژی هەینی هەشتی ئەم مانگە دەنگدانی تایبەت و ڕۆژی یەکشەمەش دەیدا دەنگدانی گشتی بەڕێوە دەچێت. چاوەڕوانیش دەکرێت خەڵکی کوردستان سزای پارتە دەسەڵاتدارەکان بدات و گۆڕانکاری لە نەخشەی نوێنەرایەتی هەرێم لە پەرلەمانی عێراقدا بکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بە قسەکردن لە سەرم پرسە میێندەرێک لە بەڕێزان ئارام جەمال بەڕووبەری پێشووی پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن هەروە جیهانگیر ئەحمەد شارەزایی بواری هەڵبژاردنمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بێن کاگەرەمەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە ئامادەکاریەکان ئەوەی کێوە بەردەوام لە ناو هەڵبژاردنن و چاودێری هەڵبژاردن دەکەن ئامادەکاری کۆمیسیۆن بە شێوەیەکی گشتی چۆنە ئەم جارە ئامادەکاریەکان جیاوازن. تەبێ ئەم جارە ئامانجەکە ئەوەیە کە ڕێگە بە تەواوەتی لە تەزویر بگیرێ و ئیشکردنەکە و نەفەسەکە بۆ ئەوەیە کە ئەو کەمکوڕی و کەند و کەلێنانەی کە لە هەڵبژاردننی 2010 هەبوو بە تایبەتی جیازی عەد و فەرز لەگەڵ جیازی ئرسال ناردنی دەنگەکان ئیشی زۆر جدی تیاکراوە و هەوڵ دراوە کە تا ڕادێکی زۆر گەرنتی بکرێ و ئێمە لە نزیکەوە لە چەند شوێنێک زیاد لە شوێنێک ئاگامان لەوە بۆکە و جیازانە چۆن ئیشەکە بە شێوەیە کە مۆزوعی فلاشەکە کە لە هەڵبژاردننی ڕابردووە فراشەکە لێکرایەوە ئێساکە فلاشەکە بەستراوە بە جیازەکەەوە لێ ناکرێتەوە ئیلا ئێوارە نەبێ هیچ لەبەر چاوی بریکاری قوارە سیاسەکان و چاودێران و کارمەندانی کۆمیسیۆن و شتانە و پێچانەوەی بۆ ناو زەرفی ئامینە و ناردنی بە تیارە دەم و دەست بۆ بەغا و نەک بتەنا بۆ بەغا و ئێستاکە قسێکی وا هەیە کە ئەو ئەنجامانەی کە ئەنێردێت تەنها بۆ یەک وڵات نانێرێت تەنانەت قسێکی وا هەیە بۆ سێ وڵات دەنێرێت بۆ ئەوەی دوایی ئەو ئەنجامانە بەراورد بکرێتەوانێ بۆی ئایا ئەنجامی کە چۆ بۆ مەکتەبی وەتەنی لە بەغا ئەمان ئەنجامە کە نێرداوە بۆ وڵاتی تر جگەلەوەی ئێستاکە کە شەریکەی فاحسە هەیە شەریکەیەکی ئەڵمانی کە ئەو چاودێرە بەسەر جیازەکانەوانێ پێشتر بەس کۆمپانیایەکی کۆری هەبوو میرۆ ئەو خۆی هەموو شتەکان بوو هەموو شتەکانی ئەکردوانێ ئێستاکە لەسەر ئەوەوە کۆمپانیایەکی ئەڵمانی هەیە کە پێوترێ شەریکەی فاحسە و پشکنەر بۆ پشکنینی جیازەکان و ئەدای جیازەکان و ڕێوشێنی تر زۆر زۆر هەیە بەڕاستی گیراوەتە بەر بۆچی بۆ خاترەوەی کە دەنگ نەدرێ بەس لە یەکێک لەو نمونانە کە زۆر زۆر مەسەرسا قسەیەکەیە کە گوایە کار دەنگ فرۆشتن و کڕین و شتوای پێوەگرێ یعنی ئەگرێستا کاکەکی من کارتەکەی خۆم کارتی بایۆمەترەکە بدەم بە تۆ ناتوانانی دەنگی پێ بدەیت بۆ لەبەرەوەی لە کارتەکەی نەخێر ئەوەی کای کڕێت تەنها یەک مەبەستیە ئەوی ژەوەیە کە مافی دەنگدان لە من پسەنێتەوە ناخۆی ناتوانێت دەنگی پێ بدا لە ئەو شوێنانی کە
کرین و فرۆشتی پێوەیە کە زیاتر لە خواروی عێراقۆمانەیە ئەو هێزانە بۆ ئەوە ئەیکڕن بۆ خاترەوەی کە ئەو خەڵکەی کەی فرۆشێتەوە بێبەشیان کە لە دەنگدان ئەگەرنا ناتوان خۆیان دەنگ بتو چکە بۆ لەبەرەوەی جیهازەکە وایە ئەمجارە ئەو کارتە کاخێتە جیازی تحقیقەکەەوە ناساندنەکەەوە هەموو زانیاری و داتاکانی ئەو دەنگدەرە کەشفەکە لەگەڵی لەگەڵ بەسمەکەشە لەگەڵ بانی پەنجەی مۆری دەست ئەگەر ئەوە مطابق نەبێت لەگەڵ ئەوەی کە پێشووتر خراوەتە ناو جیازەکانێ قوبولی ناکات و نایڵە دەنگ بدەیت جگە لەوەش ئەوانی کە کارتی ئەلکترۆنیان هەیە کارتی ئەلکترۆنەکە زۆر وێنەکەی لەسەر نییە ئەوەی وێنەکەی لەسەر نییە کە پێوتر کورتخایەن ئەوە بێ هەر دە پەنجەکەی تاقی بکرێتەوە گەر یەک پەنجەی لەو دە پەنجەیە هیچ نەکات ناتوانێت دەنگ بدا خۆی کارت ئەلکترۆنیکەش بڵین ئەوەی کە وێنەکەی لەسەر نییە پەنجەمەوری لە ناودایە بڵین بەڵێ ئەو هەردا پەنجە تۆ لە ناو جیازی تاقیقەکەیە ئەبێ هەردا پەنجە و مطابق بێ بۆیە ئەگەر کوڕین و فرۆشتیشی پێوە کرابێت هیچ دەوری نییە پاشان ئەو کارتی دەنگانەکە پسوولەکە بارکۆدێکی لەسرە ئەمە کۆمەڵێک کۆدی ئەمنی وردی تایە ئەم کارتە کە ئەدرێ لە جیهازی تاقیقەکە ئەو زانیاریانەی کە لە ناو ئەو کارتەیە ئەچێتە سەر جیهازی تاقیقەکە ئەو جیهازی تاقیقەکە بە شێبڵێک زانیاری و داتاکانی جۆزێتەوە بۆ جیهازی خێراژماردن و جیاکردنەوەی دەنگەکان ئەگەر بێت و ئەو بارکۆدا کە چۆتە سەر جیهازی تاقیقەکە و دوایی لە ڕێی کێبڵەکەەوە ئەچێتە سەر جیهازی عەدو فەرزەکە لەوێ ئەوە نەبێ ئەگەر کارتێکی تر بێنی بیخەیتە ناویەوە جیازەکە قوبولی ناکەوە فراتە دەروانە یعنی ئەمانە هەمووی ڕێوشوێن گەلێکن بۆ ئەوەی کە بتوانرێ ڕێگری لە تەزویر بکرێت چکە ئەمە هەڵبژاردنە لە عێراقا بەڕاستی هەڵبژاردنێکی چارەنووسسازە هەڵبژاردنێکی جمگەییە و گرەوی زۆر گەورەی لەسرە بۆ ئایندەی عێراق هەر بۆیە ئەو ڕێشۆرانەی کە کۆمیسیۆن گرتوێتێ بەر ڕێوشێنی جدین و خۆشیان وهاڵێن و ئەو شێردوت خستەوە بۆی سەرپێچی دوانزەکانی بەڵێ ئەوانەی کاندیان مەلەفیان تاوانە بەس دوانزیان بۆی سەرپێچی و دوورخراونەتەوە بەڵێ لەوەتی کۆمیسیۆن هەیە من حەزەکەم ئەمە بڵێم لەوەتی کۆمیسیۆن هەیە لە 2005 کۆمیسیۆنی عێراق هەیە هەتاکو ئێستا هیچ حکوومەتێک بەقدار حکوومەتی کازمی ئەوەندە هاوکار نەبوو لەگەڵ کۆمیسیۆنەکەیە و ئەوەندە مالیە و ئەوەندە پێداویستەکانی بۆ دابین نەکردوون لەبەرچی لەبەرەوەی حکوومەتی کازمی حکوومەتی خۆپیشاندەرانە حکوومەتی هەڵبژاردن و دەنگدانە بۆیە هەموو خۆشیویستی نییە تەبیعی لەبەرەوە هەموو تەرکیز و فۆکەسێکی لەسەرەوەیە کە هەڵبژاردن بکرێ و ڕێز لە ئیرادە و لە بەس پێشتر حاڵەتی دروستنەوەی کاندید بە و ژمارەیە هەبووە بازێک دوانزەکانی بەس لەبەر سەرپێچی کۆمەڵێک هەرەوەنا کۆمەڵێک شت ئەبینید لێرە لە هەڵبژاردنیان بەڕاستی لە هەڵبژاردنەکانی پێشوانە بووە و ئێمە وەکو ڕێکخراوەکان خۆشمانیانی لە حەزاتمان زۆر بوو لەسەر کۆمیسیۆنەکانی پێشوو هێشتا ئەمە زووە بەڕاستی وەکو ڕێکخراوەکان قسە بکەین وەک پەیوەندی ئێمە وەک ڕێکخراوەکان لەگەڵ کۆمیسیۆنە لەبەرەوەی جارێکە هەڵبژاردنمان نەکردو بەڵام یەک شت پێ بڵە مەسەلە ئەو راپۆرتی چاودێرانی کە ئێمە ئامادەمانەکرد بەڕاستی لەلایەن کۆمیسیۆنەوە باخێکی وای پێ نادرا و کۆمیسیۆن بەڕاست ئەوانەی پێشوو بەڵێ و کۆمیسیۆن ئەوەندەی ئیش یەکرد بۆی کە ڕایی بکات و لە کۆڵی بکاتەوە کەمتر ئیشی بۆ پاک و بێگەردێکرد بەڵام ئەم جارە بەرپسیارەتێکی زۆر کەوتۆ سەر دادوەرانە ئەو دادوەرانە سوێندان خواردو و بڕیاریان داوە بۆی کە بتوانن هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکەن جگەلەوە ئەم جاریان ڕاستە بەنسبەت مەجلیسی ئەمنەوانەیە UN هەروەکو ئەبێ وەکو مراقیب وەک چاودێر بێ بەڵام ئەو دەورەی ئێستا کە UN بینێ لام عملی انتخابیە بەڕاستی لە مراقیب زیاترە توانم بڵێم نوعێکە لە ئیشراف و لە سەرپەرشتی و ئەو ڕێوشۆنانەشی کە گیراوەتە بەر UN پێم وایە ڕۆڵێکی سەرەکی هەیە جگەلەوەی کە چاودێری نێودوڵەتی ئەمجارەکە ژمارەی زۆر هاتووە مێمە بە بەردەوامی چەند ڕۆژێک لەمە پێشێکێتی ئەوروپا سەریان لێداین تازە دوو جار شاندی یەکێتی ئەوروپا هاتۆ بۆ پەیمانگای کوردی بۆ بژاردن دوێنێ ئێمە چوین بۆ UN چوین بۆ سەفارەتی کەنەدی و بە بەردەوامی لە هەمویانە ئەوان تەرکی زۆر لەسەرەوەکەنەوە کە ئێمە ئەمانەوێت هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکرێ و چاوی دنیا لەسەرم هەڵبژاردنێ ینی هەڵبژاردنێکی ئاسایی نییە هەڵبژاردنێکە لەگرنگی و باخێکی زۆر زۆر گەورەی خۆی هەیە سپاس دەکەم کاک جیهانگیر زەناویش بەخێر بێ سەبارەت بەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بڵین پڕکردنەوەی فۆرم هەبوو بەلە فەرمانگەکان کۆپیکردنی کارت هەبوو بۆی کە بڵێن تسانی دەنگدەر سەرنجی بوو لەسەرەوە پێ دوایە ئێستا بەم شێواز و ڕێکارانی کۆمیسیۆن کە دەزانی کێ دەنگی بەکێدا
بەناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سوپاس بۆ دەرفەتە من بەر لەوەی وەڵامی پرسیارەکە بدەمەوە حەز دەکەم ئەوە بۆ بەڕێستان و بۆ هاوڵاتیانیش تۆخ بکەمەوە کە دەنگدان مافێکی ئاسایی هەموو هاوڵاتیەکەەوە پێم خۆشە و بە واجبیش ێزانم هەموو هاوڵاتیەک ممارەسەی ئەو مافە بکات چونکە من مافێکم هەیە بۆ لێگەڕێم خەڵکی تر ممارەسەی بکە بەڵام من لێ وازی لێبێنم لێی خۆش ببم بەڵکو ئەمە پێویستە لەسەر هاوڵاتیان جێ پەنجەی خۆیان لە داهاتووی وڵاتی خۆیاندا بنەخشێنن بڕیاردانی ئەوەی کە کەسێک ناچێت بۆ دەنگدان هەڵەیە و بە هەڵەیەکی زۆر گەورەی ئەزانم سەبارەت بە وەڵامی پرسیارەکەشتان ئەم چەند ڕۆژەی ڕابردوو ئەو فۆرمەی لەلایەن هێزەکانی دەسەڵاتەوە دابش کرا بەسەر فەرمانبەران و بەسەر مۆزەفیندا ئەمە نەک کارێکی نایاساییە وایە فەرمانبەرەکان مۆزەفەکان بەگژیە چوبانایەوە و قوبوڵیان نەکردایە کارێکی زۆر ناسایی هیچ حیزبێک بۆی نییە با زۆری نەشبێ با دەسەڵات داگیش بێ با ئیدارەی ئەو پارێزگایشی بدەستەوە هیچ حیزبێ بۆی نییە ئینتیمای شخصی مەسەلەن لە خەڵک وەربگرێ یان ناچاریان کە ئینتیمای خۆیان بگۆڕن یان ناچار بە دەنگدانیان بکە چونکە فۆرمەکە لایەن حیزبێکەوە کراوە یا لایەن چەند حیزبێکەوە کراوە دێ هاوڵەتیان ڕووگیر دەکات دەنگەدەی بەچ لایەنێکی سیاسی ئەو فەرمانبەرە بۆی هەیە ڕەتی کاتەوە و بۆی هەیە بێ شێوەیەک قبوڵی نەکە بەڵکو ئەتوانێت کاڵاش تۆمارکە چونکە کۆمسیۆن ئەم شتانەی قبوڵ نییە و کۆمسیۆنیش دڵنیایی داوەتە هاوڵاتیان هیچ دەنگێک ئاشکرا ناکرێت و هیچ کەسێک ناتوانێت بڵێ فلان دەنگدەر دەنگیەوە بە فلان کەسی فلان لایەنی سیاسیە بە فلان پاڵێوراو لەبەرەوە لە دنیای قانوندا لە دنیای زانستی هەڵبژاردندا لە هیچ میعیارێکدا ئەمە خوێندنەوەی بۆ ناکرێت و هیچ ئەسڵێکی نییە تەنها ئامانجەکە چیە گەرزانە دەنگت بەکێداوە یاخۆ ئێستا کۆپیکردنی کارتشێ بە تایبەتی لە ناوهێزە ئەمنیەکان بۆی کە کۆپیکی کارتەکەی وەربن و لای خۆیان بێت ڕاستی ئەوە دۆڕان و تێکشکانی و هێزانەیەکە و کارانە دەکەن ئەمە چاک ئەزانن کە خۆیان دەنگیان لە کەمیدایە لە کزیدایە و ئایانەوێ بەوە داتایشی یان دەستکەوێ بەڕاستی سەژمێکیان دەستکەوێ بزانن ئایا ئێستا حاڵیان چۆنە و هەندێک فەرمانبەریش بەڕاستی کە زۆر قوڵ نەبووەوە لەباری هەڵبژاردنە لەوانەیە چاوتەکسیان بکرێت لەوانەیە خۆی بگۆڕێت بۆ ئەوەیە زیاتر بۆ پشت ئەسوکردی خۆیانە شارستانی فەرمانبەرانی دیکە بەڵام هیچ نرخێکی نییە لەلایەن کۆمسیۆن هیچ نرخێکی نییە و هیچ کاریگەریشی نابێت لەسەر ئەنجامەکان فەرمانبەران دڵنیا بکەنەوە کە هیچ کەسێک ناتوانێت دەنگی تۆ بزانێت درراوە بەچێت دواتر باش بەس بەڕێزوتت بەشداری نەکردن لە هەڵبژاردن بەکارێکی هەڵا دەبین هەڵاکە لێ چیدا ڕەنگە ئەمێ خەڵک بڵێ ناڕازیم و بەشداری ناکەم لەم پرۆسێ من لە هەر پرۆسەیەک ناڕازی بم ئەبێ هەوڵی گۆڕینی و پرۆسەیە بدەم بۆ نمونە چەند ساڵە هاوڵاتیان نیگەران ناڕازین لەو بەڕێوەبردنەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و چەند حیزبێک و لایەنێکی پێتەوەبارەکەن ئێستا فرسەتێکە هاتوۆتە پێش فرسەتێکە هاتوۆتە پێش تۆ بتانی بەر لە بەون فەساد و گەندەڵیە بگری بتانی کاریگەریت هەبێ بۆ کەسێک بتوانێت داهاتووی من دیاریکات بۆ خۆم نتوانم داهاتی خۆم دیاریکەم من هەموو ئەرکێکی سەرشانم بریتی بێ لەوەی کە 4 ساڵجارە دەنگێ بدەم هیچ ئەرکێکی قرس نییە و ئەو دەنگە ئەبێتە هۆی ئەو ئامانجەی خۆت هەتە بێتە دی و ببیتە بربەستێک لە بەردەم ئەو گەندەڵی کە چەند ساڵە ممارەسە دەکرێت لە هێمی کوردستاندا دەمی هەر کەسێکەکەیتەوە ناڕازیە ڕخنەی هەیە گلەی هەیە دەی فەرموو وانە ممارەسێکە ناڕازی بوونەکەت کە قاڵبی واقعەوە بکە قاڵبی عملیەوە من لەگەڵ تۆ مەسەلەن کێشەیەکم هەیە فرسەتێک هاتوتە پێشەوە کەم بتوانم وانە باری خۆم ڕاستکەمەوە بتوانم بەر بۆ نمونە زۆرداری هێزێک بگرم ئێستا کە هاتووە بۆ ممارەسەی نەکەم بۆ لێگەڕێم خەڵکی تر نەبوونی من ڕێیاوی من لەسەر ساحەی سیاسی نەبوونی من لەسەر سندوقەکانی دەنگدان کەسێکی تر باڵانسەکەی زیاد دەکەم من هەرۆنێ دەنگ نادەم کە دەنگ نادەم دەنگی ئەو کاندیدەی خۆم ئەو لایەنە دڵخوازی خۆم کەمەکە لە بەرامبەردا دەنگێکی ئەو لاش زیاد دەکات کە من پێڕازینم یعنی دەنگ نەدان جگە لەوەی ئاوکردنە ناو ئاشی خەڵکی ستەمکارە هیچ شتێکی لێ نایەتە دی دەنگ نەدان جگە لە زەرەدی خۆت زەرەدی ئەو ڕەوتەی کە بەرەو چاکسازی هەنگاوی ناوە جگە لەو ئامانجە هیچ ئامانجێکی لێ نایەتە دی تەنها پشت ئەسوبوون و گەورەبوونی هێزە گەندەڵەکانی لێ دێتە دی دەی ئەوەی کە ناڕازی و پێی خۆش نییە ئەم واقعە ئاوا بێ ئەبێ خواخوای هەڵبژاردن بکرێت تا بتوانێت تۆی لێ بکاتەوە تا بتوانێت بیگۆڕێت مامۆستا ئەمەژەی بەشتی جواندا ئەمڕۆ کۆمسیۆن ئەم ساڵ ئەم هەڵبژاردن کۆمسیۆن ڕێوشێنی چاکی گرتوۆتە بەر هەر ئەوەی کە پەنجەمەر و دە پەنجەمەر لەو کەسانەوە دەرێکە تا کارتی ئەلکترۆنیان هەیە و بایەمەتریان نییە ئەمە خۆی بڕیارێکی باشە هەر ئەوەی کە ئێمە لە 2010 بینیمان و پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردنیش
لەسەر دەنگدانی تایبەت دوای تەواوبوونی پرۆسەکە راپۆرتێکی جوانیان بڵاو کردەوە کە دەنگدانی تایبەت هیچ معیارێکی هەڵبژاردننی تیان نەبوو بەس ئەم 2010 بەڵام ئەم جارە کۆمسیۆن گۆڕیوێتی حەسڕەن هیچ ئەندامێکی دەنگدەری تایبەت بۆی نییە بە غەیری کارتی بایەمەتی دەنگ بدە ئەمە ڕایەکی زۆر باش کارتەکەشیان هەر لێ کارتەکە وەرەگیرێتەوە ئیجراعاتی زۆر باش کراوە ئەمە خۆی لە خۆیدا هەنگاوێکی باشە بۆ نەهێشتن و کەمکردنەوەی سەختەکاری لە تۆماری دەنگدەراندا نەماوە بڵێن هێزانەکان ئەوەی لە دەنگدانی تایبەت دەنگ بدە ناوی لە تۆماری دەنگدەگانی گشتیدا نەماوە هەتا کارتی بایۆمەتریکەشی جیاوازە جۆرە کۆدێکی لەسرە کۆدی دەنگدەری تایبەت جیاوازە لە کۆدی دەنگدەری گشتی هیچ کەسێک ناتوانێت دووبارە دەنگدانی گشتی دەنگ بداتەوە چونکە بارکۆد و هەموو شتێکی جیاوازە لەبەرەوە ڕێگای زۆر باش گیراوە تەبەر لایەن کۆمسیۆنەوە کە سەختەکەم لای بەرەسە شێوازی دەنگدانی تایبەت و گشتی قسە دەکەین کاگەرم سەبارەت بە UN کە بەڕێزوتە ئێستا ڕۆڵێکی باش دەگەێت سند بە پێی برایان جوانی ئاسایی بڵێن ڕۆڵێکی چاودێریە بەڵام بەڕێز دەڵی ڕۆڵی زیاتر دەیگێڕێ سەر ڕۆڵەکەی چییە بۆ ڕێکخراوە ناوخۆیەکان و بۆ بریکاری حزبە سیاسەکانیش و هاوڵاتیش چۆن دەکرێت ڕێگری لە تەزویر بکرێ بۆەوەی کەەوە دووبار نەبێتەوە 2010 بەسم لە UN ئەوەیە کە ڕاستە ناوی و لە ڕێکوتناوی مەجلیسی ئەمنا وا هاتووە کە مراقیبە بەڵام لەسەر ئەرزی واقع وەکو ئەوی شانەی کە ئەیکا ئیشی وەک ئەوە خەمخۆرە یعنی خەمخۆرە ئەم جارە ئیشی ئەوە نیە تەنها ئەنجامەکان پەسەندکان لە کۆتاییە هەڵکو لە سەرای پرۆسەکەەوە ئیشەکە لەسەرەوەی کە لە هەر شوێنەکە کنوکەلەبەرێک هەبێ ئەو پێشنیارەکە بۆ کۆمسیۆن بۆی کە پڕ بکرێتەوانێ پێداویستەکانی کۆمسیۆن بە ئیستشارە بە لانی مادی بە هەموو شێوەیەک هاوکاری ئەکا لەبەرەوە ینی UN دەورێکی زیاتر جگەلەوەی شاندیشی هەیە بەوەی کە بە ژمارەیەکی زۆرتر چاودێری نێودوڵەتی بێن هەرێمی کوردستان و عێراق و چاودێری پرۆسی هەڵبژاردن باش بەزوو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیش کە ڕێکخراوەکەی پرستانێکی کە لە ڕێکخراوە سەرەکیەکان ئەوانی چاودێری پرۆسەکە دەکەن جارە باشترە چاودێریەکە ئێمە چاودێرەکە بەڕاستی خۆی چاودێر بەڕاستی یەکێک لە نیشانەکانی پێگەیشتووی کۆمەڵگا و زیندوێتی کۆمەڵگا بۆ مەسلەی بە هەڵبژاردنەوەیە کە چاودێری زۆر بێ لەوە چۆن مەسەلە حیزبەکان هەن کەمانە کۆمەڵگەی سیاسین کۆمەڵگەی مەدەنی چاودێری هەیە چاودێرەکە نیشانەیەوەیە کە چاودێری خۆبەخش بێ چاودێرێک بێ هەز بە بەرپرسیارەتی بکات بەرامبەر بە پاک و بێگەردی پرۆسەکە چاودێر مەسلحەتی نییە لە پرۆسەکە یەک مەسلحەتیە ئەوی ژەوەیە کە هەوڵ بدا هەڵبژاردنەکە هەڵبژاردنێکی پاک و بێگەردە هیچ مەسلحەتی نییە سینەی باتەوە جیمەی باتەوە عینەی باتەوانێ بەڵکو ئەو چاوێ بێ لەسەرەوە بێت کە خروقات نەکرێەوە کەمە کاتێکیش خروقاتی کرد چاوپۆشی نەکە لە چاودێرە نەبێ بە چاوپۆش مافی سکاڵای نییە نامافی سکاڵای نییە بەس راپۆر دەنووسێ و راپۆرتەکان نێرێت بۆ کۆمسیۆن و بۆ مەحافلی نێودوڵەتی و ڕێو ڕێکخراوانەی کە پەیوەندیان بە و مەجالەوە هەیە باشەوەکو بریکاری لایەنە سیاسەکان ئەوانیش توان ڕێگری لە تەزویر بکەن ئەگەر هەموو حیزبەکان بۆ نم بریکاریان هەیە لە ناوەندەکان ئەگەر بریکاریان هەبێ سکاڵاشیان هەیەوە گرنگتریشە دۆ حیزبانی لە دەروی دەسەڵاتن ئەبێ هەوڵ بدەن زۆرترین بریکاریانە بێ بە تایبەتی لە شوێن دوورە دەستەکان چەند بریکارێت هەبێت کە ئەو خاوەنی مەسلحەتە تەواجودی هەبێ لە ناو هەموو وێزگەکانە دووەمین شێوەی نووسینی ئەو سکاڵا و تعنەی کە هەیە بزانن چۆنی نووسن شارەزاییان هەبێ بێ ڕاهێنانیان لەگەڵا بکرێ کە ئەوە ئیشی حیزبە بەڕاستی کە ئەوە بکە و ئەو فۆرمانەی کە بۆیان تەرخان کراوە بزان چۆن پڕێکەنەوە چکە جاری وا تۆ لەسەر حەقیشیت بەڵام کە نەزانی ئەو حەقە چۆن تۆمار و یاداش دەکەین لە ناو فۆرمەکە ڕەنگە نەگات بەو شێوەیە بۆ ئەوەیەکە لە ئیشەکانی حزبی سیاسی و بەڕاستی بۆی کۆمیسیۆنیشە وایە هەوڵێ بدایە بیری لەو کردات و تەنانەت بۆ هەموو حیزبە سیاسەکان بە شێوە لە شێوەکان دەورات و ڕاهێنانی پێ بکردنایە بەڵام ئەگەر کۆمیسیۆنیش لەبەر سەرقاڵی بێ لەبەرەوە بێ کە شتی دوانەخەن پترسێ لەوەی کە بڵێ لاانگری ئەمێ و لاانگریەوەیە بەڵام پێویستە حیزبەکان و ئەندامانی ژوور و نووسینگەی هەڵبژاردننی حیزبەکان ئەوانە هەوڵ بدەن کە بریکارەکان وشارکەنەوە لەوەی کە چۆن ئەو فۆرمانە پڕەکەنەوە چکە پڕکردنەوەی فۆرمەکە بەڕاستی گرنگە باشە بەس وەکو ئەوەی کە هەر لە هاکردنی ئامێرەکانی دەنگدان ئەمڕۆ سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانش باسی لەو کردو کە مەجای تێدا نیە ئەوەندەی کێ بۆ دەرەچوونان کردەبێ وەلەو ڕۆژش کە تاقیکردنەوەی بڵین پرۆسەی دەنگدان هەبوو لە کۆمیسیۆن خۆشتان چاودێریتان کرد
ئەو کلێنە گیراوە کە ئەمریکانی دەنگدان هاک بکرین خۆ ئەوەندێکەوە قسەتان لەگەڵ شارەزانی بۆری ئایتیش کرد دەبێ خۆی کێشەی تەکنۆلۆژیای هەڵبژاردن ئەوەیە ناتوانانی بڵێ لە سەد زمانی هەیە وەک چۆن ژماردننی دەستەکەش دیسانەوەە خۆ کەم کێشە نەبوو دەست ژماردنەکە ئەکەوتە شەو کە کەوتە شەو بۆ خۆی فەزایەک لە ترس و لە تۆقااندن ومانیان دروزە کرد و سنووقیانە گۆڕی و ئەنی ئەوەش کەم نەبوو تەزویرەی کە بەدەستیشکیش کراوەمانە بۆیە تەکنۆلۆژیای هەڵبژاردن ئەم جاریان و بە قسەی کۆمیسیۆن خۆی و ئەوەی کە ئێمەش خۆمان بینی ومانە ئەتوانین بڵێن زمانێکی زۆر باش هەیە ئەوانەی کە جاری پێشوو تەزویری تیاکراوە ئەو شتانە هەمووی بەرەو باشی ڕۆیشتەوە بەرەو چاشی ڕۆیشتووە مەسلەی ناردنی دەنگەکان وەک باسیش بکرد لە سەرتا قسەکانە بۆ زیاد لە شوێنێک ئەنێردرێ تەنها ناچێت بۆ سێرڤەری کۆمیسیۆن و بەڵام لە وڵاتی تر لە وڵاتی تر لە دوو وڵاتی تر بێ لە بەغداد سێرڤەر هەیە و ئەنێردرێ بۆ ئەوانە دوایی بەراوردی ئەو ئەنجامانەشەکەن بزانن ئەگەر ئەوەی عێراقیش هاکرابێت ئەوەی ئەو وڵاتی ترەیە ئەوەی ئەم وڵاتی تر بۆیە ئەمانە هەمووی ڕێوشێنن گیراونەتە بەر وەکو مامەساژ وتی ئەم هەڵبژاردنە ئەبێ وەکو دەرفەتێک بزانێ خەڵک بۆ ئەوەی کە بەشداری بکە و ئەو لایەنەی کە ستەمی لێ کردووە ئەو لایەنەی کە بۆ تەمایی گەندەڵی و ئەو نەعەدالەتی و بێموچەی و هەموو ئەو شتانەی کە ئێمە بە بەردەوامی و خەڵگەی لێتەوانێ و خەڵک تایە ئەژی لەو زەحمەتی و زۆری کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە بڕینی موچە و ئەو دۆخە ئابوورە ناهەموارە ئەمە بێ وەک دەرفەتێک سیرکە نەکۆی بچێتە دواوە بڵێ وەڵا تەزویرە کرێ ئەگەر تەزویرە کرێ سەبەبەکە چیەوە تا ئێمە هاتوین ڕوونیەکەینوانێ من هیچ مەسلحەتێک منێ بەڕاستی لەوەیە کە بڵێم تەزویر ناکرێت و چیۆمانە ینی خەڵک بچێ خەڵک نەچێ من وەکو خۆمەک شخصی تەنها و تەنها مەسەلەکە هەستکردنە بە بەرپرسیارەتی حەزەکەم لە کۆمەلگایەکە بم هەڵبژاردننی پاک و بێگەردی تابێ بۆ ئەوە هەر حیزبێک کێشی ڕاستەقینی خۆی بۆ دەرکەوێ و ڕێز لە دەنگی دەنگدەر و ئیرادەی دەنگدەر بیژی باس دەکەم کە گوتیانگی سەبارەت بۆی کە شێوازی دەنگدانەکە بەڵام بەرلەوەی شێواز دەنگدان سەبارەت بە کارتی بایۆمەتری کۆمیسیۆن باسی لەو کرد کە لە سەرتاسەری عێراق بڵێن 17 میلیۆن کارتیان چاپ کرد و ئێستا نزیکەی 2 میلیۆنێک لە سەرتاسەری عێراق بڵین ماونەتەوە وەرنەگیراونەتەوە چەندە گرنگە هاوڵات پسێ و کارتی بایۆمەتریک کردوویەتی وەری بگرێتەوە بۆی کە بتوانێت دەنگی پێبدای خود لانی کەم بەکار نەهێنرێت ڕاست خۆی گرنگترین دەرچە کە بگیرێت لە سەختەکاری و تەزویر جگەل دوای بەشداریکردن لە هەڵبژاردن ینی بەشداریەکردنی هاوڵاتی لە هەڵبژاردن گەورەترین دەرچەیە بۆ تەزویرکردن چونکە ئەگەر وێستگەیەکی دەنگدان 400 دەنگدەری تیاوێت بۆ نمونە ئەگەر 200 دەنگدەر بچێت لە سڵای 50 فۆرمەکان بە خاڵی ئەمێنێتەوە ئەوە دەرچەیەکی باشە بۆ سەختەکردن بە تایبەت ئەو لایەنانەی کە هەیمەنیان هەیە دەسەڵاتیان هەیە بەسەر بنکەکاندا ینی بەشداریکردنی هاوڵاتی زەمانەتی کەمکردنەوەی سەختەکاری لەکوێ لە سایە 90 لە سایە 80 باڵا بەشداری هەڵبژاردنکە لەکوێ لە سایە 40 بێ بە زۆر بگەێنە سەر و پەنجە هەڵبژاردننی ماشمان بینیوە نەگەشتوتە سیش وتیارن سایە ئەوەنە دەنگی داوە هەڵیان شاندووە پاشان ئەم بایۆمەتری کە دروست کراوە لەلایەن کۆمیسیۆنی عێراقەوە بایۆمەتری خۆی ناوی خۆی بخۆیەوەتی یعنی زیندوو تۆمارکردنی زانیاریەکانی خۆت بە شێوەیەکی زیندوی دەنگدەر خۆی ئەچێ لە بەردەم کۆمپیوتەر و کامێرەیە دانیشێ زانیاریەکانی خۆی تۆمارەکەت هەبوونی کارتی بایۆمەتری زەمانەتێکی زۆر باشە بۆ ڕێگەگرتن لە سەختەکاری و ئەوەی کەسی بایۆمەتری دەرناهێنێت جگەلەوەی کە کاری خۆی لە حکومەتە دواخە دوایوەکو مامەڵێکیشینی فەرمی لە حکومەتە بەکار بەڵگەنامەیەکی فەرمیە لە هەموو مامەڵەیەکە لە هەموو فەرمانگە و دائیرەیەکە پێویستە جگەلەوەی کاری خۆی دواخە زۆرجار هاوڵاتی مراجعی هەر فەرمانگەیەکی کردویانە بایۆمەتریەکە بێنە کەوتیی پێم نیە چەند ڕۆژێ دواکەوتووە ئەمە چونکە بەڵگەنامەیەکی فەرمیە و ئیشی لەسەر کرێت جگەلەوە نەبوونی کارتی بایۆمەتری یا وەرنەگرتنەوەی لەلایەن دەنگدەرەوە ئەمە مافت دەفەوتێنێ ڕۆژی دەنگدان نەهێڵی بچی دەنگدەی گرانی لەسەر دروستەکە و دەرچە بۆ هێزەکانی دروستەکە ساختەکاری بکەن باش ئێستا بڵین وەکو کۆمیسیۆن بریاریداوە هەم بەکارتە بایۆمەتریەکە ئەوەی کە وێنەی لەسرە دەتوانرێت دەنگدرێت و هەم ئەوانش کە بایۆمەتریان نەکردبێ بەکارتە ئەلکترۆنیەکەوەی کە وێنەی لەسەر نیە و هەڵبژاردننی پێش و دەتوان بە هەردووکیان دەنگ بدرێت خۆ لە ڕاستیدا هەڵبژاردننی ساڵی 2010 5 پڕ سەختەکاریترین هەڵبژاردن بوو چونکە من زۆر جار کە
متابعی کۆمسیۆنم دەکرد بە 5 کارت بۆ هەبوو دەنگدەی کە ئەمە خۆی لە خۆیدا کاریسەیە ینی ئەو بڵێ کارتی کورت مایەوە هەبوو کارتی کورتخایان هەبوو کارتێک هەبوو بۆ کەسانی کە تازە تەمەنیان گەشتوتە تەمەنی دەنگدان کاغەزێک بۆ ئەیاندا پێ و بۆشی هەبوو دەنگدا بەڵام ئەم جارە حەسر کراوە بۆ دەنگدانی تایبەت تەنها بایۆمەتریە بۆ دەنگدانی گشتی بە دوو بەڵگەنامە دەنگەدەی یەکەمیان کارتی بایۆمەتریەکە ئەوەی کەوێنەکەی لەسرە و هەتاوانەڵی خەڵک باش لە مەبەستەکە ڕوون نابێتەوە ئەوەی کەوێنەکەی لەسرە ئەو کەسێک کە ئەو کارتی بایۆمەتری هەیە ئەچێ بۆ بنکەکانی دەنگدان لەگەڵ ئەو کارتی بایۆمەتریە پێناسێکشی پێبێ یا تەسکەرە یان جنسیە یا کارت نیشتیمانی بەڵام ئەو کەسێک کە ئەو کارتەی نییە کارتی بایۆمەتری نییە کەوێنەکەی لەسرە کارتی ئەلکترۆنی دەنگدەرە با لەگەڵ خۆی وێنەی لەسەر نییە بەڵام بۆ ئەوێ چەند شتێکی پێویستە یەکەم تەسکەرە جنسیانی دووشت یا کارتی نیشتیمانی کە بری هەردووشیانەکەوێت لەگەڵ کارتی دەنگدانی پێەیە تەسکەرەش دەبێ بەرێ جنسیەش بەگەر لەگەڵ ئەوەشا لەوێ ئەو فەرمانبەری دانیشتووە مەسئولی تعریفی پێڵەن هەر دە پەنجەی پێم وەرەکات ئەمەش بۆ دەنگدەر تۆزێ مەسەلەن گرانە و پرۆسەکە دواخە لەبەر ئەوەیە کارتی دەنگدەر زەوانەی کە بایۆمەتریان کردو و کارتەکان وەرنەگرێت و کارتە کۆنەکان هەیە ئەوان ناتوان دەنگدەین ئەوە ناتوان دەنگ کارتە بایۆمەتریەکە وەربگرنەوە ئەگەر هەتا سێیدە تاڵام تا سێیدە بوارماوە ینی ڕۆژی شەمە یەکشەمە بوارمە ساعت 5 بەڵێ احتیمالە بەپێی ئەزمموی خۆم لەوانە ڕۆژێک من ئەو هینە نادەم و بڕیاگە بەس لەوانەیە کۆمسیۆن ڕۆژە دوای خاویش کە زۆر هین نییە زۆر جێگەی باوەڕ پێکردن نیە ئەگەر سێیدە کۆتایی پێبێ و کارتەکەی وەرنەگرێتەوە ئەو کاتە ناچار کارتی ئەلکترۆنی دەنگدەر بەکاربێنەوەی کەوێنەکەی لەسەر نییە و ڕۆژی دەنگدان دوو بەڵگەنامەژە بۆ دە پەنجەمەڕەکەش ئەکا ئەنج ئەتوانێت دەنگدات باش سەبارەت بە دەنگدانی تایبەت گەر قسەی لەسەر من کاشتی مانگە بڵێن ڕۆژی هەینی ڕۆژی هەینی داهاتووتر بەڵێ چۆنە جیاوازە لە دەنگدانی گشتی بڵێن کە ئێستا جارە کۆمیسیۆن ڕێژەکەشی دیاری کردووە 1,75,000 کەس دەتوانن لە هەموو عێراق دەنگدەری تایبەتن دەنگدەری تایبەت جگەلەوەی کە سجلی ناخبین تۆمای دەنگدەرانی جیاوازە فۆرمی دەنگدانیشی جیاوازە دەنگدانی تایبەت ئەو دەنگدەرە ئەگرێتەوە کە لە ڕۆژی هەڵبژاردندا لە واجبایە لە ئەرکایە لەبەر ئەوەی بۆ نمونە من خەڵکی پارێزگایەکەم بەڵام لە پارێزگایەکتر واجبم هەیە ناچار فۆرمەکە جیاوازە فۆرمی دەنگدانی تایبەت تەنها ژمارەیە نە لۆگۆی حیزبی لەسرە نە وێنەی پاڵوراویشی لەسرە هەژدە پارێزگاکەی عێراق لەسەر یەک فۆرم چاپ کراوە ئەو بەڕێزەی کە دەنگدەری تایبەتە ئەچێ دەنگەدا بە کارتی بایۆمەتری تەنها بایۆمەتری بۆ دەنگدانی تایبەت دەیخوا ئەچێ دەنگەدا بەرپرسی ناساندن واتە فەرمانبەرەکەی کۆمسیۆن ناوی پارێزگاکەی بۆ دیاریەکە بۆ نمونە سلێمانی یا هەر پارێزگایەکی تر هەر لە ناو پارێزگاکەدا ناوی بازنەکەشی بۆ دیاریەکە دەنگدەرێک لە پارێزگای سلێمانی دەنگەدا لە بازنەی یەکەم زارەکە لە پارێزگای کۆمیسیۆن خۆی بۆی لێدا بۆ پارێزگای سلێمانی بازنەکەش بۆ چۆن نەزانێت چونکە ئەو کارتی بایۆمەتری ئەخرێتە ناو ئامێری زانیاریەکانەوە ئەودەی تحققەوە هەموو زانیاریەکانی دەنگدەری لەسرە من کەچم دەنگدەم دەنگدەرێکی تایبەتم بۆ نمونە نووسراوە فلانکەسی کوری فلانکەس شوێنی دەنگدانەکەی بازنەی دوو بازنەی یەک بازنەی سێ جوان لەبەر ئەوە فەرمانبەری کۆمسیۆنەکە خۆی پارێزگاکە بۆ دیاریەکە مۆریشیەکە ژمارەی بازنەکەشی بۆ دیاریەکە اینجا لە ناویانە ئەڵێ بڕۆ دەنگ بە ژماری ئەو کاندیدەی خۆ دەتەوێت ینی ناوێنەکان دەکەین لەسەر لیستەکەشی لەسەر ئەو بۆ دەنگدانی تایبەتەکە بەڵێ بە تایبەتەکەوە ژمارەکانی دەکەی بزانی زەرورە ژمارەی بازنەکەی خۆت کە دیارە ئەوە تۆمار کراوە لە کارتەکە بەڵام گرنگترین شت ژمارەی ئەو کاندیدە دڵخوازەی خۆتە کە دەنگی پێدەی باشە دەنگدەرێکە چێ فۆرمێک وەرەگرێ پارێزگاکەی دیاری کراوە بازنەکەشی دیاری کراوە بەڵام تۆ ڕقەمی کاندیدەکە ئەچی مۆرەکەی لەسەر دەکەم دوای سەر دەنگدانی گشتی دەکەین کاگارم ناوبڕێکمان هەیە دەکرێن وڵات بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەکرێن وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بە چێژوو بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان
بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کاگەرم هەر لەسەر مەسەلەی تەزویر کەمێک بمێن و دوای باسی بایکۆتیش دەکەین بەڵام سەبارەت بۆی ئێستا کۆمیسیۆن بڕیاری داوە بۆنم لە هەر بنکەیەک وێزگەیەکی دەنگدان جیا بکاتەوە ئەگەر جیاوازەکەی لە 5 بوو هەموو ئەوانەی دیکەش بەرەستی بژمێرێنەوە. ئەمە ڕێکارێکی باشە بڵین بۆ ڕێگری لە تەزویرەکە؟ بەڵێ ئەمەش یەکێکترە لەو زەماناتانەی کە لە یاساکەیە هاتووە و لە مادە 38 تا باز لەواکە کە لە بنکەیەک دەنگانان کە ئەگەر بڵین 5 محەتە بێ 5 وێزگە بێ یەکێک لە وێزگەکان تا ئێستاکەوە دانراوە بە شێوەی قورعە بێ نەگەوەی پێشوەختیش دیاری کرابێ. ڕێگەلەوە گیراوە بۆی ئەگەر وێزگەیە کاڵ دەبژێترێ ئەوانەی کە لەوێن بە ئامادەبوونی بریکارەکان و چاودێرەکان و کارمەندانی کۆمیسیۆن قورعەیەگەکەن و سەرتیر و پشکێگەکەن و هەر یەکێک لەو وێزگانە کە دەرچوو ئەوە بە دەستی ئەژمێرێتەوە. ئەگەر جیاوازیەکە لە 5 زیاتر بوو ئەوسا کۆی ئەو محەتانەی ترکە لەو بنکە ئەژمێرێتەوە. ئەمیش بۆ خۆی گەرانتەیەکی باشە بۆ ڕێگری لە تەزویر. ئەمەش هاوکاریەکی ئەوەکە کە ئەگەر جیازەکە خەلەلی تیا بوو یاخۆ جیازەکە ها کرابوو شت کرابوو ئەوە دەرەخا کە دەری خست ئەو ساکە بە دەستی ئەژمێرێتەوە. ئەو لەو کاتە ئیتر هیچ جۆرە گومانێک و دڵنیایکی تەواویژەدا بە هێزە سیاسی سەبارەت بایکۆت بەر لە پسینسەر بایکۆتەکە گەر خەڵک بۆن ڕێژەی لە 15 بەشداریکردن لە هەموو عێراق لە 15 بوو بۆ نمونە ئەو کاتە ئەنجامەکار پەسەند دەکرێت. بەڵێ هیچ تەسیر ناکات سەر شەرعەتی هەڵبژاردنەکە ئەگەر لە 15 لە 5 بێ هیچ تەسیر ناکات. بەڵام ڕەنگە لە ڕووی شەرعەتی دیموکراسیەوە ئەو کاندیدەی کاچێتە ئەنجومەی نوێرانی عێراق با بڵێن لە ڕووی پێگەی جەماوەری و پێگەیەکی بەهێزە بەهێز نابێ. بەڵام مەسەلە شتێکی ترێ لە هەرێمی کوردستانە لە دواییە ئەگەر کاندیدەکانی ئێمە بە پێگەیەکی بەهێزەوە بە دەنگێکی زۆرەوە بڕۆن ئەو ساکە لە پارێزگاکانی تری جنوب و وەسەتی عێراقا لە پێگەیەکی زەعیفا بێن ئەوسا بۆ خۆی نینێک پیشانەداد. یعنی لە ڕووی عەدالەتی نوێنەرایەتیەوە ئەو کاندیدانی لە هەرێمە ڕۆیشتون کێشیان زیاترە ینی بە دەنگێکی زۆر لەو ڕۆ ئەگەر نا هیچ کاریگەریەکی نییە بۆ سەر قبولکردنی ئەنجامەکان و شەرعەتی ئەنجامەکان. باشە سەبارەت بە بایکۆت خەڵکێک ڕەنگە بڵێ بایکۆتەکە بایکۆت ئێوە چۆن لێ دەڕوانن بایکۆت لە پێناو چییە؟ یعنی لە پێناو گۆڕانکاریە بایکۆت یان لە پێناو ئەوەی کە ئەو دۆخە وەکو خۆی بمێنێتوانێت خەڵکێکی ڕەنگە بڵێ وەکو هەڵوێستێک سەیری بکە بڵێ نیگەرانم لە حیزبەکان بۆ وەکو هەڵوێستێکی خۆی سەیری بکە ئەزانم خزمەت دەکات بۆ بۆ گۆڕانکاری. ئەمە ئێستاکە تەنها حیزبەکان نیە ئێستاکە کاندید تاکەسیش هەیە ژمارێکی زۆر کاندید تاکەسی هەیە. دوای ئەوە بژاردەی زۆر لە بەردەمایە ینی ئەگەر یەکێک نەتوانێت لەو ژمارە زۆرەی لە کاندید کە هەیە لە بەردەستیا کەسێ نەدۆزێتەوانێ نازانمیترە بێەوە خۆی چی بێت بەو شێوەیە کە نەتوانێت ینی خۆی لە هەمویان بە مهمتر و بە باشتر بزانێت. ئەو کاتای کەسای توانی خۆی کاندید کە ئەگەر هەر ئەوان نەدۆزێتەوانێ و بە شایستی ئەوان نەبینێت کە ئەوانە خۆیان کاندید کردەوە با خۆی کاندید کردایە و ئەگەر مەوزوعی ئەوەیە کە هەڵوێستێک بێ من پێم وایە هەڵوێستێکی دروست نییە ینی لەبەرەوەی کە ئەبێم هەڵبژاردنە ئێمە وەکو دەرفەتێک سەرکرد ئەم هەڵبژاردنە چاوی دنیای لەسرە و ئەم هەڵبژاردنە مفاجئە دروست دەکات
دڵنیا بنەوە و هەندێک هێزی گەورە ئەخا ئەگەر بێت و خەڵک دەنگ بدا و ئەوەی کە هەیەی مفاجئی لەنم هەر بۆ خۆی ئەم سیستمی هەڵبژاردنە نەک لێرە سیستمی هەڵبژاردنە کە دەنگ ناگوێزرێتەوانێ و کاندی ڕاستەوخۆ وەستاوە لە بەردەمی دەنگدەرە و تا ڕادێ حیزب لە دواوەیە حیزب حزورێکی سنتەری نییە کاندی لە سنتەرە ئەم جۆرە لە سیستمی هەڵبژاردن لەو ئەزمموی وڵاتانیشان مفاجئی دروست کردووە فاجعە لە گۆڕینی دەموچاوەکانە فاجعە لەوەی کە هەندێک هێزێنێتە خوارەوانێ بەڵام بەچی بۆ کۆمەلگایەکە بێت کە کۆمەلگایەکی زیندوو بێ کۆمەلگایەکی نەفەس درێژ بێ زوو بێ تااقەت نەبێ نابێت کە جارێک تەزویری لێ بکرایتر بوو بە قامی قیامەت و ئیتر نابێت ئەو بەشداری لە هیچ شتێکی ترا بکە یعنی ئێمە لە واقعەکە دەست و پەنجە نەرمەکەین حیزب دەسەڵاتدارەکان بەڕاستیەوە نەبیر لە تەزویرەکەنەوە نەبیر لە هەڵبژاردن ناکەنەوە هەمومانە مازانین لەبەرەوە کەمێ هاتووینەتە کای گشتیوانێ ومانوێ ببین بە کەسایەتیەک ڕۆڵمان هەبێ کاریگەرمان هەبێ چاوەڕوانیمان هەبووە لەوەی کە تەزویرەکرێ یعنی نابێ ئێمە تووشی شۆک بین بەوەی کە تەزویر بکرێ بگرە ڕەنگە ئەگەر تەزویر نەکرێت تەزویر نەبێ ئێمە تووشی شۆک بین چکە ئێمە ئەم ئەحزابانە ناسین سروشتە ئەحزابانە ناسین بەڵام ئەوەی کە گرنگە هاوڵاتی و دەنگدەر نەفەسی درێژ بێ و پرۆسی دیموکراسیش بەڕاستی پرۆسەیەک نییە بە ڕۆژ و دوو ڕۆژ دروست بێ پرۆسەیەکی دوور و درێژە نەفەس درێژیوێ زەحمەتی ئەوێ زەحمەتەکەش چیە ئێستا زەحمەتەکە هەمووی کورتکراوەتەوە لەوەی کە تۆ لە ڕۆژی دەنگدانە هەموو شتێکیان بۆ ئامادا کردووی ئەچی دەنگ ئەدەی یعنی عملێتێکی وا ئاسانی ئەگەر بەراوردی کەین بە خۆپیشاندانەکانی حەڤی شوبات 64 ڕۆژێ من لە حەڤی شوباتە لەسەر جادە بووین زۆری لاک بووین زەحمەتی لێدانگرتن ڕاونان چیۆمانە ئێستاکە هەڵبژاردنەیە هەڵبژاردن پێچەوانە نیە لەگەڵ خۆپیشاندانە حەز ناکەم هەڵبژاردن وا بسیر بکەن کە پرۆسەیەکە دژ بە خۆپیشاندانە تۆ توانی هەڵبژاردنیش بەشداری بکەیت و سبەینش کە خۆپیشاندان هاتە پێشەوانێ هیوادارم ئەوانەی کە ئەنێ هەڵوێز بەرگن لە بەرامبەر حیزبەکانە سبەینە کە خۆپیشاندان هاتە پێشەوانێ بچن ناخۆپیشاندانەکەوانەوە بەڵام بۆ ئەو نەبێت کە ئێمە خۆمان لە کای گشتی و لە بەرپرسیارەتی گشتی بدۆزینەوە لەژێر ناویەوەی کە تەزویر کراوە یا تەزویرەکرێ ئەزمموی خۆتان بایکۆت ئەگەر بایکۆتێک بکرێت لە 150 لە دۆخی بەرەو ئارەسی چاکە دەگۆڕێ خەڵک بایکۆت بکە نا هیچ ناگۆڕێت لە هەموو ئەزمموی وڵاتانە لە هەموو ئەزمموی وڵاتانە لە نەوەدەکانی سەدەی ڕابردووە لە دوای ڕوخانی بلۆکی شەرقیەوانێ دەیان و بگرە سەدان هەڵبژاردن کراوە کە تیای هێز ئۆپۆزیسیۆنەکان بایکۆتیان کردووە زۆر زۆر بەکەمی ئەتوانم بڵێم لە 100 کەمتریش لەو هەڵبژاردنانە مستەمەعی نێودەوڵەتی ڕەفزی نەتایجەکەی کرد بێت و بە پێچوانەوە کۆمەلگای نێودەوڵەتی قبولی نەتایجەکەشی کردو ئۆپۆزیسیۆنیش بە بایکۆتەکەی نەک دەیتوانیوە هێزی ستەمکار و دەسەڵاتدار بڕوخێنێ یاخود لاوازیکە بە پێچوانەوە لە هەموو هەڵبژاردنە پایە و پێگەی حیزبی دەسەڵاتدار بە قووەتر بووە واتە ئەو دەنگانەی کە ئەم نەیدا و ئەم نەچۆتە ناومە هەمووی بۆ بە کورسی بۆشێ بۆ حیزبی دەسەڵاتدار بۆ ئەبێت تۆزە گەورەتر سەیری ڕوێنەکە بکەین یعنی لە ڕوانگەیەکی بچووک و تەسکەوە سەریۆشتە نەکەین یعنی تۆ ئەگەر کەسێکی هەز بە بەرپرسیارێتەکەی ئەتوێ گۆڕانکاری بێ هەڵبژاردن یەکێکە لەو فۆرمولە و ئەمرازانە و شێوازێکی ئاسانیشە وەک گوتم بەراوردی کەی بە خۆپیشاندان بەراوردی کە بە شۆڕشی چەکداری بەمانگرتن بەمانە ئاسانتری شێوازەکە تاسا بە شەرێت دایهێنابێت بۆیە بایکۆت جگەلەوەی لێرە ئێستاکە نەبوت نەچۆتە فۆرمێکەوان ینی زیاتر هەڵوێستەکان هەڵوێستی فەردین ینی فۆرمەلە نەبووە لە هێزێکی سیاسیا بڵێ وڵا هیچ هێزێکی سیاسی نییە لە هەرێمی کوردستانە بڵێ ئێمە بەشداری ناکەین و دژی بێت و ئەمانە زیاتر کۆمەڵێک کەس و خەڵکی نوخبە و هەندێک خەڵکی ترن کە ڕەنگە کاریگەری کۆمەڵێک شتیان بەسەرەوە بێت بەهۆی ئەوانەوە کە دەنگ نادەن من ناڵێم بەشداری نەکردن تاوانە باواشتەکەش نەڕواکە تاوانە بەڵام مافێکە دەستەبەر کراوە لە مادەبیستی دەستوری عێراقیە ئەم مافە تۆ توانیت مارەسەی پێ بکەیت وە سزای ئەو دەسەڵاتە بدەیت کە تۆ بۆتە سەبەبی ئەو هەموو نەهامەتی کە بەسەر تۆیان هێنا سپاسەکەم کاکێتیانی سەبارەت بە دەنگدانی تایبەت دەنگدانی گشتی بڵین کە ڕۆژی دەیدا بڵین یەکشەممەی داهاتووتر بەڕێوە دەچێت ئەو ڕێکارەکەی چۆنە فۆرمەکە چۆنە ئاسانە بڵین دەنگدانەکە تا ڕادێک ئاسانترە لە دەنگدانی تایبەت بە حکمی دەنگداری تایبەت زیاتر ئەوان خوێنواریشیان هەیە این کاری ناکرێت بەڵام دەنگدانی گشتی هەموو جۆرە کەسێکی تایە ئاستی ڕۆشنبەی زۆر بەرز و ئاسایش ینی بۆی هەیە بەقەت دەنگداری تایبەت ئاستی ڕۆشنبەی بەرزتر نەبێ قبڵی نەخوێنەوار بێ ئەمانە توانێت خوێندنەوە نووسینی نەبێ
فۆرمەکە ئاسانترە بەڵام لەگەڵ ئەوە شاهک دەکرات جوانتر و ڕێکوپێکتر بکرێت ئەوەی کە کارەکەی تاقید کردووە لە فۆرمی دەنگدانی هەڵبژاردنەکانی پێشوو دەنگدەری مەسەلەن گشتی جیاکراوە لەگەڵ کۆتاکان لەسەر ئاسی پارێزگار هەستێک شتێک بواە بەس لە ئەمجارەوانی هەمووی تێدایە بۆ نمونە ئەو بەگەزانی کە کۆتا شمولیان دەکات لەسەر ئاسی عراقدا 9 کورسیە خۆی پەرلەمانی عراق 320 کورسی گشتیە و 9 کورسیشی بۆ کۆتاکانە بێتە 329 ئەو 9 کورسیە بەسەر هەموو پارێزگاکانی عراقدا دابەش کراوە بەڵێ بۆ ئەوان عراق یەک پارچە یەک باسنەی لەبەرەوە دەنگدەرێک بربژێرێک کە لە سەرلیستی کۆتاکانە لە شارێکی باشوور و ناوەڕاست عراق خۆی کاندیدکردووە لای منیش هەیە لە پارێزگای سلێمانیش هەیە ئەمە کارەکەی بۆ دەنگدەر قورس کردووە بە حاڵەتێکی تریش هەیە کە جاران شوێنی مۆرلێدان یا سەحلێدان جیاواز بوو ئێستا وانە ئێستا تەنها ژمارەی دەنگدەرە ناوی کاندیدە یا ناوی حیزبەکەی لەگەڵ لۆگۆ یا ڕسمی کاندیدەکە ئێستا وای لێ هاتووە کە بۆ نمونە گەر فۆرمێک بدەستەوە بگریت ئەمە فۆرمی دەنگدانی گشتیە باش دەنگدەر خۆی ئەزانێت لە چ بنکەیەکە ئەچێ بۆ بنکەی دەنگدان ئەو بە ڕێزەی کە فۆرمەکەی ئەداتێ ئەڵێ مۆر بدە لە یەکێک لەو ژمارانە ناچی لەسەر لۆگۆکە مۆر بدی ئەچی لەسەر ژمارەکە لە لای ڕاستیشەوە لای ڕاستەوە بەڵە ینی ئەگەر لەم خان لە ڕقامەکە دەرچێت لە ژمارەکە دەرچێ بۆی هەیە و دەنگە بسووتێ لەبەرەوە دەنگدەر ئەبێ ئێستا ورد بێ ئەڕوانی بۆ لۆگۆی ئەو قایمەی ئەو لیستی کە دەنگی پێدا یا بۆ ڕسمی ئەو کاندیدێکی ئەوێ بەڵام هەر لایەنێک کاندیدەکانی خۆی بە شێوەی لیستی حیزبی تەقدیم کردبێ لۆگۆی حیزبەکەیان داناوە بۆ نمونە کۆمەڵی دادگەری بە شێوەی لیست کاندیدەکانی خۆی پێشکەش کردووە لۆگۆی حیزبەکە دانێ لە کاتی دەنگدانە دەنگە درێ بە ژمارە بۆ نمونە ئەمە 25 ئەمە فۆرمی دەنگدانی بازنێ ینی مۆرەکە لەسەر ژمارەی کاندیدەکە یا حیزبەکە ئەدرێ ئەو بەڕێزانش کە بە تاک خۆیان کاندید کردووە وێنەی خۆیان دانراوە وێنەکە مۆری نادرێت ڕقەمەکە مۆری لێدە لە هەموو حاڵەتێکدا دەنگدەر قەڵەمی مۆرەکە لەسەر ژمارەکە ئەدا لەسەر لۆگۆ یا لەسەر ناوەکە نایدا ئەمە شێوازی دەنگدانی کۆ پێشونیە کە سەحێک بوو جاران سەح بوو یان چوارگۆشی قەڵەمەماوەکە زیان ئەستا بۆتە تەبێ و قەڵەمێکە لە شێوەی بێ ناخوان جیازەکە وەری ناگرێ بێ هەر ئەو مۆری تایبەتە ئەو مۆرە بێ تایبەتی و بەستراویشتەوە مۆرەکە بۆی بۆ تەنها ئەو چەند کاتژمێر ئیش دەکات کە ئیشی پێێتی لەوە بە دووە مۆرە هینی نامێنێ باش بەس دێ وتت مۆرەکە بەس لەسەر ژمارەکە لە شوێن تر بێ ئەگەری هەیە بسووتێ بەڵێ ئەگەری سووتانی هەیە وەکو دیاریمان کرد بۆ نمونەمە فۆرمی دەنگدانی بازنەی سێ پارێزگای سلێمانیە کەسێک دەنگەدا بە کاگ ئەحمەد ناوی کاندیدەکە نووسراوە لۆگۆی حیزبەکە هەیە دەنگ لەسەر ژمارەی کاگ ئەحمەدی کە 25 باش بەم شێوەیە دەنگدانی گشتیە باش بەس وەکو بۆ زۆرترین بەشداریکردنی خەڵک ئەوی مەسلەی بەشداریکردنی خەڵک چەندە ڕێگری لە تەزویر دەکات کە زۆر خەڵک بەشدار بێ یاخود بڵێن گۆڕانکارێکی گەورەش لە نوێنرایەت هێرێم لە بەغداد دروست دەکات خۆی بە دنیایەوە بڕست کاک حەکیم دەسەڵاتی ئێمە لە هەرێم هەموو شتە جوانەکانی ناشرین کردووە یەکێک لەوانە هەڵبژاردن جوانترین سیمای کۆمەلگایەکی دیموکراسی وانە بەڵام لە ڕابردوودا بۆ هۆی ساختەکاریەوە بۆ هۆی بێئومێدکردنی خەڵکەوە هەڵبژاردنیان لە بچاوی خەڵک ناشرین کردەوە بەعکسەوە وەکو پێشدا باسم کرد هاوڵاتیە بێ زۆری پێخۆش بێ کە هەڵبژاردنیەتە پێشەوە چونکە دەرفەتێکە بۆ گۆڕانکاری نەچوونی هەر هاوڵاتیەک جا معنی بەداخەوە هەموو ئەو کەسانی کە ناڕازین و ئەڵێن بایکۆ دەکەین و ناچین دەنگی بۆ ئەو لایەنانەیە یا بۆ کاندیدانەیە کە ئەنتی دەسەڵاتن لە دەروی دەسەڵاتن وانە بەڵام ئەو لایەنە دەسەڵاتدارەکانیش بە کەیفی خۆیان ئەندامان و لایەنگر و موچەخۆری خۆیان بە هاندان بێ بە ترساندن بە هەرچی بێ بە زۆری بێ پاڵی پێوەنێن بۆ دەنگدان خۆی ئەو فۆرمێک کە جەناب باسەکرد دابەشکراوە بۆ ئەوەیە کە بە زۆر خەڵکی خۆیان بەرن بۆ دەنگدان ئەی تۆ کە ناڕازی دەنگەکە و زۆر شەرعیە بۆچی ناسی مەسەلەن وڵاسی خۆڕکەوی دەنگەکە بیت لەبەرەوە بایکۆتکردن جگەرەوەی کۆ مامۆستا ئاماژەی پێکرد نوێنەرایەتێکی زعیف ئەنێرێت وانە پرۆسەکەش ناشرین دەکات کۆمەڵگەکە خاوەکاتەوە بەڵێ لە کۆمەلگایەکی ئارام و مەسەلەن پرخۆشی و شادی ڕەفاهیەتە بێت لە کۆمەلگای ئەوروپادا هەڵبژاردنی بێتە پێشەوە بۆ خزمەتگوزاری بۆ ئەنجومەنی پارێزگایەک بۆ نمونە ئەوە ئەگەر هەڵبژاردنیش ئەشداریش تێدا کەم بێ شتێکی ئاسایە بەڵام بۆ ئێرە کە پڕە لە ململانێ وەنیە پڕە لە کێشمی سیاسی پڕە لەوەی کە مەسەلەن سە کۆمەلگا دابەش بوو
بەسەر بەرێ دەسەڵات و بەرێ ئەنتی دەسەڵات ئەوەی کە تۆ ینی هەوڵەتی یەکێک لە دوو بەشەیە یان ئەندامی حیزب دەسەڵاتدارەکانە و پێی ڕازیەوە چه دەنگی پێدا یان پێچەوانەکەیەتی وانە دەی پێچەوانەکەی بۆ ناچێ مەسەلەن کەوا بوو بارەکە لاسەنگ دەبێت ئەنی بەداخەوە هەموو ئەو کۆمەلگانەی کە حکومڕانەکەیان دیموکراسی نییە دیکتاتۆریە بە بەرگێکی دیموکراسیانە هەموو ساڵ 4 ساڵجارە شەرعەتی خۆیان تازە ئەکەنەوە کاکەم بە هەڵبژاردن هاتووم هات چەند منەتیانەکرد بەسەر کۆمەلگایادا یان بە هەڵبژاردن نەهاتین خەڵک دەنگی نایابێ خەڵکی دەنگی یا بە ئێمە معاشت دەبڕێ کەمی یەکاتەوە قوتت ئەبڕێ سوتەمەنی و ناداتێک وە هەرچی خراپە بەسەرت دێنێ دوای ژەڵی کاکە خۆمە خەڵک دەنگی پێداوی بێم نەتیشە لەو دەنگە وانە مزایدەشی بەسەرەوە ئەکات دەیفەرموو بە دەنگەکەی تۆ ڕازە بێتەوە گوناحە بەشداریتیانەکە سوپاس دەکەم کاک هەرمە لەسەر شێوازی دەنگدانەکە شتێک تێ بە سوارت بۆی کەم جارە ڕێژەی هاوارەکان تحدید کراوە بڵێن لەسەر تاسەری عێراق 120,000 کەس دەتوان دەنگ بدەن هێزی ئەمنی لەسەر تاسەری عێراق وە کوردستانیشەوە 1 ملیۆن و بڵێن 75,000 ئەم ڕێکارانە ڕێکاری باشە ئێستا بەنسبەت ئاوارەکانەوانەیە تەنها و ئاوارانە بۆیان هەیە دەنگ بدەن کە کارتی بایۆمەتریان هەیە ئەنی ژمارەیەکی زۆر ئاوارە هەیە کە ناتوانێت دەنگ بدا لەبەرچی لەبەری کارتی بایۆمەتری نییە بەس لە ئاڵژانەکانی پێشوەوانە بوو لەبەرەوە ئێستاکە بەکارهێنان و یا گۆڕینی ئیرادەی ئاوارەش لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە ئاسانیە قورسە بۆ ئێستا حیزبەکان کەوتونەتەوەی کە ئەزانن لە ڕۆژی دەنگدانە تەزویریان بۆ ناکرێ بۆیە هەوڵەدەن لە پێش ڕۆژی دەنگدانەوانێ بە زۆر فۆرم بە مامۆستا و بە کارمەند و ئەمانە پڕ بکەنەوە ئەمە نیشانەیەوە چییە؟ نیشانەوەیە کە ئەوان ئەزانن لە ڕۆژی دەنگانە تەواو دەرگیان لێداخراوە چکە ئەوان لە خەڵکێکی تر زۆر باشتر ئەزانن کە دۆخەکە چۆنە بۆیە کە گەیشتون بەوەی یەقینە ناتوانن تەزویر بکەن لەبەرەوە چەند چیەکەن یەنەوە بۆ پێش هەڵبژاردن ئەو ئوسلوبە ناشرین و نادیموکراسیا گەنە بەر بەوەی کە ئەچن لە ڕێگەی بەڕێوەبەری قوتابخانەکان فۆرم بەسەر مامۆستا و مۆزەفی ناوڕان کە ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە یەک ناتوانیوە ناتوان لە ڕۆژی دەنگدانە تەزویر بکەن دوو بەپێی ئەو ڕاپرسیانەی کە کردویانە ئەنجامیان دەستکەوتەوە بۆی کە وەزعیان باش نییە بۆیە ئەچن بەنابەنە بەرەو ڕێگەی باشە بە زۆکو دەنگدان بۆنم نەگەر کەسێک خوێنەواری نەبێ یاخود بە تەمەندا چوبێ ئەو ڕێکارەکەی چۆنە دەتوانێت چۆن بزانێت کە ئەو کەسێک کە دەنگی بۆ دەدات دروست دەنگەکەی بۆ ئەو کاتە یەک شتی ترێ زمانێک تریشێ ئێستاکە جاران بەس لە بنکەیەکی دەنگدانە منەسق هەبوو منەسقی بنکەکە بوو ئێستاکە لە سەر و منەسقەکە و مشریفێکی تریشاندانا مشتیفەکە لە مامۆسانی زانکۆیە یعنی ئەوە سەرباری ئەوەی کە منەسقێک هەیە منەسقی بنکەی دەنگانەکە مشریفێکیشێ ئەوەی کە تۆ بەڕێزە دەڵێ ئەو ساکە بەرپرسی مەحەتە بەرپرسی با بڵێن ڕێزگەی دەنگەکە ئەچێت لەگەڵ یا دەنگی پێدات یەک شتی تریژێ حەزەکەم لێرە بە هاوڵاتیان بڵێن مەسلەی بەکارهێنانی بۆ مۆبایل کە ڕەنگە خەڵکێک بۆ ترسێن نەڵێ بێ بزانین دەنگەکە و دەنگت بە چێدا و چیۆمانە ئێستاکە بە پێی ئیجراعات و ڕێنمایەکانی کۆمیسیۆن مۆبایل و بەکارهێنانی مۆبایل بە هەموو شێوێ قەدەغەیە لەبەرەوە لێرەوە بە هێزەکانی پۆلیس و ئاسایش و پێشمەرگە و لە هێزی لەشکری و هەموویان ئەتوانم ڕابگەێنم بەوەی کە ئەو قسانی کە ئەڵەن گوایە ئێمە ئەتوانین بزانین تۆ دەنگنداوە بچەوە ئەسڵ و ئەساسی نییە تەنها و تەنها ترساندنە بۆیە هیوادارم هاوڵاتی ئێمە وەک چۆن ئازا بووە هەر ئازابێ و ئەوەی کە ئەو لایەنە ئەو کاندیدەی کە ئێوێ دەنگی پێبدا ئەوانی تری هەمووی قسە قسەڵەوەکە هیچی وانە ترساندن بەوەی کە بزانن تۆ دەنگداوە بەچێوە شتی وانە گەر بیان زانیە ڕەنگ ئێستا زانی بێتیان دەنگەکانیان دابەزیوە ئەوە ڕاستە بەس ئەو حیزبانە دڵنیام لەوەی ئێستا زان دەنگەکانیان دابەزیوە بەڵام دڵنیا بە نازانن کە تۆی دەنگدەر دەنگە دەی بەچێ و ئەوان لەوە ترساون بۆیە ئەو ئەسالی بە نادیموکراسیەشان کەمتر لە خولەکێک کرد بە ڕێزە دەنگ دەربی چ کاندیدێک هەڵە بژێری سیفەتەکانی چی بێ کاندیدێک کە بەڵێنی قەبە و زل نەدا بەڵێنێک نەدا کە لە توانای تاک و لە توانای حیزبێکی سیاسیشانە بێ و ڕابردووی پاک بێ ڕازگۆ بێ و گەندەڵ نەبوو بێ لە هەر پۆست و لە هەر شتێکا گەندەڵ نەبوو بێ و ئەگەر تاقیش کرابوو بێتەوانێ لە ئەنجومەنی نوێنەران دەورێکی باشی بینی بێ من دەنگی پێدەم و زۆر بەڵام ئاسایی کاکسیان ویزە نابشتەکرد بە کورتی وەکو دەنگدەرێک چێ دەکەی بنوێری خۆت بۆ نمونە بەسەر چاو ڕاستی من سڵاوی هەڵبژاردن و دەنگدان و انتخابات ئەنێرم بۆ هەموو هاوڵاتیان و داوا دەکەم هەموو هاوڵاتیان بگەرم و گوڕیەوەکو ئاهەنگێک سەری هەڵبژاردنکەن و بەشداری فعلی تێدا بکەن من دەنگدە پاڵوراوێک هەڵدەبژێرم کە
جەری بێ ئازا بێ بتوانێت گەندەڵیەکانی گەندەڵکاران ئاشکرا بکات دڵسۆزی میلەتەکەی سپاس بۆ دوولاتان سپاس دەکەم سپاس بۆ بینەرانی بڕە سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ